سڵتان لەبێت بینەرانی کورسان نیوز من هاوڕۆتۆفیقم لە ئەڵخێم شوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە. ئەم شەو باز لە ڕێکخراوێکەکەین کە پیشەیانە بوێرانە لە بواری مافەکانی ژنان و کچان لە سەردەمی ڕابردوو و لە ئێستادا کاری بەردەوامیان کردووە بۆ سندنی مافەکانی ژنان لەسەر جەمکایەکاندا لە کۆمەڵگەی کوردی. دیارە 33 ساڵ تێپەڕە بێ بەسەر دامەزراندنی یەکێتی ژنانی کوردستان. ئەو یەکێتی کە تاوەکۆم ساتە بەردەوام بووە لە کار و چالاکی و خەبات بۆ دیفاعکردن لە مافەکانی خۆیان بۆ ئەوەی کە ژنان لە ئاستێکی باشدا پەروەردە بکەن بچنە سەرجەم ناوەندەکانی بڕیاردان و خزمەتکردن و پەروەردەکردن لە هەرێمی کوردستاندا. ئەوەی کە یەکێتی ژنان توانیوێتی بیکە لەو ماوەی 33 ساڵەدا چی بووە و ئەوەشی کە نەیتوانیەوە بەهۆی ڕێگریەکانەوە ئەنجامی بدا چێ هۆکار بووە، چێن ئەوانی کە چالاکوان و پاڵپشتن بۆ ڕێکخراوی یەکێتی ژنان، حیزب، حکوومەت، هەروەها ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی، هاوشانی یەکێتی ژنان توانیویانە بەربگرن بەو نەهامەتی و دەردەسەریانەی کە بەسەر ژنان و کچان لە هەرێمی کوردستان هاتووە یاخودنا. یەکێتی ژنان چۆن توانیوێتی ئەسپی خۆی تاو بدا لە مەیدانی ململانەکاندا. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم خاتوو لەیلا عەبدوڵڵا لێپرساوی لە قیسەیمانی یەکێتی ژنان بەخێربێی خاتوو لەیلا سوپاس دەکەم. هەروەها خاتوو سەیوان ڕۆستەم ئەندامی سکرتاریەتی یەکێتی ژنان بەخێربێی خاتوو سەیوان جەنابیشتان. خاتوو لەیلا گەل لە بەڕێستەوە دەست پێ بکەم سەرەتا پیرۆزبایی ساڵیاد یەکێتیەکەتان لێ یەکەم. هەمیشە ئێوە کەسانی چالاک و دیارن و دڵنیام لە پشت ئێوەشەوە کۆمەڵێک ژن و کچیکە هەیە کە هەمیشە خەمخۆرن بۆ مافەکانی ژنان لە هەرێمی کوردستان. سەرەتا بۆ ساڵیادەکەتان چ پێیوێک هەیە، پەیامت چییە؟ سەرەتا من پیرۆزبایی لەسەر جەم ئەندامان و کادرانی یەکێتی ژنانی کوردستانەکەم لەسەر چەم ناوچەکانی هەرێمی کوردستاندا کە بەڕاستی ڕۆژی دامەزرانی یەکێتی ژنانی کوردستان کە ڕۆژێکی زۆر گرنگە، دیارە کە ئەو ساتە لە هەلومەرجێکی زۆر تایبەتیە کە ڕێکخراوەکە با بڵێن دروست بووە. دیارە ئەمیشکە لە دەرەوەی هەرێمی کوردستان کە با بڵێن لە ڕۆژهەڵاتی کوردستان لە سەقز لە ساڵی 1970 بۆ یەکەم جار لە چواری 11 کە ئەمە خۆی با بڵێن وەرچەرخانێکی مێژووی گەورە بۆ مەسەلەی ژنان، بە تایبەتی ئەو ژنانەی کە لە تەراوگە یان لەگەڵ هاوسەرەکانیانە پێشمەرگە بوون کە لەو کات و ساتەیە ڕۆڵێکی تەواو گرنگی خۆی هەبووە کە بیر لەوە کراوەتەوە کۆمەڵێ ژنی زۆر بەتوانە و بە چالاک و ئەم بیرە گەورەیە بە مێشکی ئەوانە هاتوون کە بتوان ڕێکخراوە دروستکەن کە بۆی بتوان لەژێر چەتری ئەمەیە بتوانن ئەو نائەدالەتی و ئەو مافانەی کە ژنان تا ئەو حەدەنەیان توانێت بەدەستی بێن بۆی بتوان کاری بۆ بکەن و بەردەوام بێن کە ئەمە خۆی لە خۆیان گرنگێکی زۆری هەیە و تا ئێستاش بە بەردەوامی یەکێتی ژنانی کوردستان بەبێدا بڕان لە هەموو ئەو هەلومەرجە ناخۆشانە و ئەو هەموو شتێ و ئەو هەموو با بڵێن چێلەنجەی کە تووشی بووە بەردەوام بووە کۆڵی نێیاوە لەما کە ئەمە خۆی لە خۆیان گرنگێکی زۆری هەیە تا چەند چی کردویان چی نەکردووە چی نەهاتۆتە دی ئەمانە لەوانەیە قسەی زۆرتری لەسەر بکرێت بەڵام خۆی ئەمە گرنگەکەی لەوایە کە تا ئێستا بەردەوامێکی خۆی بەردەوام. دەستخۆش دێم و خزمەت جناب خاتوو سەیوان جەنابیشت بەخێربێ حەزەکەم پەیامی بەڕێزیشت بزانم لەوبارەیە. زۆر سوپاس. پیرۆزبایی چواری 11ەکەم لە هەموو ئەندامانی یەکێتی ژنانی کوردستان و هەروە درود بۆ ڕۆحی بەڕێز مام جەلال کە پاڵپشت و هاندەری خەباتی ژنان بوو لە کوردستانە. هەزار سڵاو لە ڕۆحی پاکی. دیارە یەکێتی ژنانی کوردستان هەر دروستبوونەکەی بۆ خۆی وەک شۆڕشێکوا بۆ کە دامەزراوە کە پێش 33 ساڵ لە تاراوگە لە سەقزی لە شاری سەقز دامەزراوە. ئەو سەقزەی کە ئیستاش بووەتەوە بە شوێنی گڕ و کەڵپەی شۆڕشی ژنان هەر لەوێەوە کە لە ئیستایشا دەستی پێکردووە. ئەمە بۆ خۆی هەروەکو لەیلاخانی شووتی بۆ خۆی گرنگیەکی تایبەتی خۆی هەیە، چونکە لەو کاتەدا کە تۆ بگەڕێیتەوە بۆ ئەو مێژووە لە کاتێکا بووە بەڕاستی دوای کیمیاباران بووە، دوای ئەنفال بووە، دوای زۆر شکستی تر بووە کە وازانراوە کە لەوانە نییە ئیتر جارێکی تر بتوانرێت شتێکی نوێ بێتەکایەوە. لەو کاتەدا لەو کاتەی کە زۆر بێئومێدی باڵی کێشاوە بەسەر هەموو شتەکانە، لەو کاتەدا یەکێتی ژنان دامەزراوە کە خۆی بۆ بە وەکو بڵێ بۆ بە نەمامێک بۆ ئەوەی
پلباتەوە و زیاتر وەرچەرخانێکی گەورە وەرچەرخانێک بۆ ئەوەی اینجا بە تایبەتیش کە وەرچەرخانێک بۆ مەسلەی ژنان چونکە ڕاستە خۆ ژنان زۆری لە ڕێزەکانی پێشمەرگا بوون ئەگەر خۆیان پێشمەرگە بوو بن یان لەگەڵ هاوسەرەکانیانە لە شاخ بوو بن بەڵام بوونی ڕێکخراوێک کە هەدەفی و ئامانج و ئامانجێکی تایبەتی ببێ بۆ ژنان وابزانم زۆر کەم بوو لەو کاتە یان هەر نەبووە کە ڕێکخراوێکی پێش ئەو بەو شێوەیە دروست بێ کە تایبەت بێ بە مەسلەکانی ژنان و هەوڵ بدا بۆ دەسەبەرکردنی یەکسانی هەوڵ بدا بۆ ئەوەی کە ژنان بتوانن بەهێز بن بگەنە ناوەندی بڕیار و کۆمەڵێ ئامانجی ترکە لە بەرنامەی کاریا هەیە دیارە ئەمانە هەمووی شێوە شتێکن کە ئەوانی ئەندام بنتیایە ئەوانی کە دایان مەزراوە جێگەی شانازی بێ بۆیان کە ئەو جێگە دەستیان کە تاوەکو ئیستا بەردەوامە و هەر لە کارایە دەست خۆش خات و سێوانانی خات و لێلا وەکەوەی کە خات و سەیوان و جەناویش تاماژەت پێدا دیارە دروستبوونی هەر ڕێکخراوێک لەسەر کۆمەڵێک بنەمادا ئامەزرێ وەیەکێتی ژنانی ژێکێ لە ئامانجەکانی و دامەزراندنی بۆ دیفاعکردن بووە لە مافەکانی ژنان و بۆ گۆڕانکاریکردن بووە لە ژیانی ژنان بە تایبەتی لە شاخ دواتر کە دێتە شار و لەسەر جەمکایەکاندا ئێوە ئەو بنەمایی کە لەسەری دامەزراون و ئەو مەبدەئی کە کارتان بۆ کردووە تاوەکو ێستا کە 33 ساڵ تێپەڕە بێ بەسەر دامەزراندنتانە توانیوتانە بەدی بێنن یاخود ێشە زۆری ماوە تاکیید گۆڕانکارێکی زۆر بووە چونکە بەدستی لە سەردەمی بابلین لە ساڵەکانی هەشتاون و لە 90ەکانی شاتەنان لە بیدایەتی دوای ڕاپەڕینیش ژنان بەو توانە و ڕۆڵەی کە ئێستا ئەیبینێت ئەو توانە و ڕۆڵەی نەبینیوە لە دەرەوە تەنانەت کەیکەتی ژنان کە دامەزراوە یەکەم مەرحەلەی کە دەستی پێکرد وردە ژنان توانیان بێنە دەروی ماڵەکانیان تەنانەت بۆ کارکردنیش خۆتان نەزانن لە مەرحەلەیەکە لە ساڵی هەشتاکانە ژنان ئەگەر بەهاتنایە کاریشیان بکردایە لەوانەیە لە ڕێگەی خێزان و کۆمەلگاکەیەوە ئەیبەیە بۆ علاماتێکی پرسیار بوو لەسەر بەڵێ بە مەراحیلی با بڵێن گۆڕانکاریەکانی کۆمەلگا و ژیان گۆڕانکاریەکانیش لە ڕێکخراوەکە مەبەستەکەی کە هەی بۆ بەدی هاتووە بەڵام لەوانەیە لە تمۆحی ئێمەی ژنانە بەو شێوازە نەبوو بێ ئێستا بۆ نمونە ساڵانێک بڵین بۆ نمونە ئەگەر ژنانمان کە بەشداریان کرد بێ لە ناو حیزبە سیاسەکانە ژمارەیەکی زۆر کەم بوون بە پەنجەی دەسە ژمێران بەڵام ئێستا ئەگەر سیرکەین لە ناو حیزبە سیاسەکانە یان لە ناو ڕێکخراوەکانە ژنگەلێکی زۆر هەیە کە هاتوونەتە کایەکە و هاتوونە ساحەکە کارەکەن ئەمە ئەو لە ناو پۆستە حکومیەکانە لە ناو پەرلەمانە لە ناو وەزارەتەکانە ئەو نیسبەتی کە ڕێکخراوەکانی ژنان بە تایبەتیەکێتی ژنان کەمە لە ساڵیادی خۆمانە باسی ئەوەکەین چەند جار دەنگمان بەرز کردێتەوە پرۆژەمان تەقدیم کردو لە پەرلەمانە بۆ ئەوی کە بتوانین نیسبەتی ژن بەرز بکرێتەوە کە زیاد بکرێ بڵێ تا گەیشتە ئەو مەرحەلەی کە لە ساڵ 25 کە ئەمە خۆی لە خۆیە ڕاستە لە ئێستای ئێستا نەخێر لە ئێستایان نەخێر بەڵام بۆ مەرحەلەیەکی پێش ئێستا باشتر بوو بەڵام ئێستا ئێمە تەمۆحی ئەومان هەیە کە بتوانین ئەو نیسبەتە ئەوە بەرز بێتەوە کە بتوانین یەکسان بین بەڵام بۆچی ڕێژەی ژنیش هاوتانە بێ لەگەڵ پیاوە لە هەموو دامەزگاکان لە کارەکانی لە هەموو کایەکانە وەکو یەک نەبێ بۆچی یعنی ئەو جیاوازی هەبێ بۆچی ئەمانەی ئەو باڵانسێ جەندەریە ئێمە ئەمانەی ئەو یەکسانی جەندەریە بتوانین یەکسانیکەین لە هەموو شتێکە بۆ نمونە لە مافە لە ئەرکە تەنان کە تۆ مافت هەیە ئەرکەکەشت ئەبێ بە هەمان لە یاسایە ئێمە نامانەیە جیاوازیە بکەن لە یاسایەکە لە بینی ژینێک و پیاەکە نەخێر ئێمە ئەمانەیە یەکسان بێ لە هەموو شتەکانە ئێمە بەڕاستی هەوڵێکی زۆرمان ناوە گۆڕانکاریشمان کردو بە جدی شانازیشی پێوەکەین توانیومانە ئەو ژنانەی کە ئێستا لەوانەیە ئێستا ئەوانە لە تیڤەکانەوە ئێمە ببینین زۆربەی ئەو ژنانی کە ئێستا لە ناوەندی بڕیاران زۆربەی لە ڕێکخراوێکێتی ژنان و پەروەردە بووە بەڕاستی هەمووشیان خۆیان شاهێدی ئەوە ئەیەن کە ئەمانە لە یەکێتی ژنان و توانیویانە بگەنە گۆڕانکاریشی گەورە بوو لە دۆخی ژنانە کردووە بەڵێ لە دۆخی ژنانە ئەم گۆڕانکاریە زۆر گرنگە کە توانێت یەکێتی ژنان ئەمیش بەڕاستی بە ئاسانی نەهاتۆتە دی ئەمە خەباتێکی زۆری بۆ کراوە ئەمە قوربانێکی زۆری بۆ دراوە خۆتە زانی هەموو گۆڕانکاری هەموو شتێ ئەگەر بتێ بەرەو پێشی بێ بە قوربانی بۆ بی ئەو قوربانی کێکێتی ژنانیەتی بەڕاستی زۆر گەورە بووە زۆر جار تووشی ڕخنە و توانج و کۆمەڵی شت بووینەتەوە بە ئێستاشەوە بەڵام ئێمە تەحەدی ئەوانەمان کردووە نەوەستاین یعنی بە ساتێکیش نەوەستاین دوای ڕاپەڕین من بیرمە کە لە بەشە کۆمەڵایەتەکە کە کارمانە کرد باوەڕە بێ تووشی کێشەی زۆر گەورە ئەبووین بەڵام لەگەڵ ئەوشای گوێمان نائەیە بە هیچ شتێک ئێمە چونکە مەبەستێکمان ئامانجێکمان هەبوو ئەمانیز ئەو ئامانجی کە ئەمانەی بێتە دی ئێستا ڕاستە لەوانەیە ئامانجەکەمان ناڵین هەمووی بەڵام
لەوانەیە دیار نەبێ ئاوەکە خەڵک سەیرێکە چکە گۆڕانکاری ئەمەە سەریعە ئینسانەکان زۆر جار پێی ناگەن ئێمەش خۆمان ئەبێ لەگەڵ سەردەمەکە بگونجێنین کەواتە لەوانەیە زۆر هەست بۆ گۆڕانکاریانی کردومانە بەڵێ نە فریای ناکەی خەڵکیش لەوانەیە هەستی پێ نەکات لەبەروی گۆڕانکاری سەریعترە بە تایبەتی تەکنەلۆژیا وای کردووە کە شتەکانی کە زۆر بە بچووکی ببینن بەڵام باوەڕە هەبێت لەو شتە بچووکەوەی کە ئێستا ئەمەی لێ دروست بووە ئەوە ڕێکخراوەکانی ژنان بە تایبەتی کێتی ژنان بەبێ ماندوونە ناسانە یعنی هەمووی کاری کردووە یعنی ئەمە شانازێکی زۆرە بۆ ئێمە و هەتاکێ لە ئێمەش بە ئێستاشەوە هەتا چەند ساڵی کەش ئەوانشمان کە تەمەنێکی بردوۆتە سەر باوەڕ هەبێ بە ئێستاشەوە ناتوانێت دەستبەرداری ڕێکخراوەکە بێ چکە هەستەکە هیلاک بۆتیایە هەستەکە کە دەستی دیارە حەز ناکات دەستبەرداری ببێ هەستەکە بە ئێستاشەوە ئەوێت کە بەردەوام گۆڕانکاری بێ لە ناو ڕێکخراوەکە ئێمە دەستخۆشڵا ئەمەوێت لەسەر ڕەخنەکان لە خات و سەیوان پرسیمانی بۆ نمونە ئێوە تا ڕێکخراوێکن دامەزراون لە پێناو کەمکردنەوەی ینی ئەوەی کە نەعەدالەتی هەبێ جیاوازی هەبێ مەسلەی جیندەرایەتی مەسلەی هاوتاکردنی ماف و یەکسانی لە بڕیاردان و لە ناوەندەکانی کارکردن لە هەموو کۆمەڵگەیە بەڵام ئەبینی کە چی زۆربەی ڕێکخراوەکانی ژنان لە هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە ڕێکخراوەکەی ئێوەش کەوتۆتە بەر تیروتوانجی کۆمەڵگە و ڕەخنەشتان لێ ژیراوە سەر ڕای ئەو کار و چالاکیانی کە ئێوە ئێستا لە ئاستیشی باڵایە باسیەکەن هۆکاری ئەم ڕخنانە بۆچیە گەڕێتەوە بەڕای جەناب دێشتە کۆمەڵگە ئیسیعابی کۆمەڵە شت ناکە بۆیە ئاوها سەیریە نیشانیەوەکە بەڵێ زۆرە هۆکارەکان زۆرن یەکەم لەبەر ئەوەی ڕێکخراوە کاری ڕێکخراوە بە تایبەتی ڕێکخراوێکی وەکو ژنان کار لەسەر کۆمەڵەکە لەسەر گۆڕانی کۆمەڵەکە ئەم کارکردنیش لەسەر کۆمەڵ پرۆسەیەکی زۆر درێژخایەنە ئەوە نییە کە تۆ بڵێ لە ئان و ساتێکە یا لە ماوەیەکی دیاریکراوە سەقفێکی زەمەنی بۆ دابنی بڵێ لەو کاتە ئەو گۆڕانکاریە ئەبێ ئەمە کارێکە کە تۆ دوایی ئەنجامەکەی ئەبینی ئەبێ هەر بەردەوام بی لە خەبات لە کار هەتاوەکو بگەیتە نەتیجەیەکی هەندێک جاری تر ئەو ڕخنانەی کە ئەیگرن بەڕاستی یەکەمیان بێ ئاگاییە لە کارەکانی ڕێکخراوەکان هەمویان بەگشتی و یەکێتی ژنانیش بە تایبەتی ئەوانەی کە زۆر قسەکەن یا زۆر ڕخنە ئەگرن نازانن یعنی یەکێتی ژنان چی کردووە یا ئاشنانین بەو کارانە ئەمە لەلایەک لەلایەکی تریشەوە هەندێک هەزری توندڕەوی هەیە کە ئێستا هاتووەتەکایەوە کە بەڕاستی بە زۆر دژایەتی هەموو پێشکەوتنێکەکە هەموو پرۆسەیەکی پێشکەوتن ئەو بەرامبەری ڕاو ینی ئێوە ژوک و ژنان بە بەشێک لەو پێشکەوت نابین بۆیە تیروتوانشتان بە تەکید ئەی خۆی ئێستا لە ئێستادا لەم سەردەمەدا بەڕاستی مەسلەی ژنان و پرسی ژنان پرسی سەردەمە نەکە بڵێ لە کوردستانە لە هەموو جیهانە ئێمەش بەشێکین لەم جیهانە گەورەیە و لەم جیهانە گەورەیە بەشێکین لە خۆراڵاتی ناوەڕاستیش کە زۆرتر کێشە و مەشاکلی تیا و زۆرتر ئەو هزرە تندڕەویانەی تایە بۆیە یعنی زۆر ئاسایی ئەگەر تۆ ببینی کۆمەڵە کەسانێک دروست ببن کە یەکسەر سەنگەرێکی بەڕەنگاری بەرەو ئەو پێشکەوتنانە دروستکەن هاوتا لەگەڵ هەموو پێشکەوتنەکانی تر و هەموو بەرەو پێشچوونی کۆمەڵ پرسی ژنانیش پرسێکە کە بەڕاستی ئەمڕۆ ئیتر بۆ بە پرسی سەردەم یعنی لەوان نەماوەتەوە لە ڕێکخراوێکە یا لە یاسایەکە وڵاهە لەسەر مەسلەی ئەو پرسە کە یانیەسە ئێستا ئێوە فراوان بۆ کارتان وە پرسەکە ناکرێت لە چوارچێوەی قاڵبێکا تۆ ینی تر بیهێڵیتەوە بۆ نمونەیە سێژێتی ژنان ڕاستە ینی ڕێکخراوێکی ژنانە سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام توانیوتانە لە نەفەسی حیزبایەتی بێنە دەرەوە و ینی بەگشتی کار بکەن بۆ هەموو ژنان لە هەرێمی کوردستانە بەبێ جیاوازی بە وەکو یەکێتی ژنان بەڵێ ئێمە لە ناو ڕێکخراوە بۆ پرسەکانی ژنان بەپێی ئەو ئامانجانەی کە هەمانە بڵێ ئێمە بە تەواوەتی بەسەر بەخۆ کارەکەین بە تەواوەتی ڕێکخراوی یەکێتی ژنان کارەکانی بۆ ژنان سەر بەخۆیە بەڵام لە پرسەنەتەوەی و پرسە سیاسیەکانە دیارە ئێمەش بەلایەنێکی ترۆک و بڵێ یەکێتی نیشتیمانی و پەیوەستین بەڵام لە پرسەکانی ژنانە ئێمە تەواو بەسەر بەخۆی کارەکەی هیچ کاریگەریەکی ترمان نییە لەسەر نییە ئەوە نەبێت کە ئەو ئامانجەی خۆمان کرد کە لە بەرنامەمان هەیە بەرنامەی کارمان هەیە جێبەجێ بکەین ئەو ئامانجێش هەمووی بۆ خزمەتی ژنان و بۆ ئەو گۆڕانکاریەیە کە پێویستە لە کۆمەڵا ڕوو بدە. بەڵێ
خاتو لێلا بە هەمان شێوانی ئێوە ئەو بیرە نەفەسە حیزبایەتیەتان تێپەڕانەوە توانیوتانە زاڵ بن بەسەرەوەی کە بەڵێ ئێوە ڕێکخراوێکن بەڵێ ئێوە ژنانن چالاکوانن دەبێ بەبێ جیاوازی ئەگەر کێشەیەک لە هەر جێشی ئەم کوردستانەیە ڕوبەڕووی ژنان بێتەوە تەنانەت بە عێراقیشەوە ئێوە لە بەری پێشەوە بنەوە دیفاع بکەن بەبێ جیاوازی بەڵێ بە ئەمانەتەوە ئەمە ئێمە زۆر بمان حیزبین بەڕاستی چکە ئێمە کاتێک کە ئەندام وینەیەکێتی ژنان کاتێ بۆ کەێشتە ڕژێمی سەدام ماوە یەکێکێکم لەو کەسانی کە لە سەقز ئەندام بووم یعنی ئەوە شانازی پێوەکەم و بە ئێستاشەوە ئێمە بە هەموو شتێک بە هەموو شێوازێک کە ڕاست ئێمە ئەندامێکی حیزبین بەڵام تا ئێستا یعنی زۆر بە ئازادانە حیزب هیچ تەداخولێکی ئیشەکانی ئێمەی نەکردووە وەکو ئیشکردنی ڕێکخراو یان مەسەن بۆ نمونە تەداخلی کەیسێکا بە تایبەتی من کە خۆم وەکو بەشە کۆمەڵایەتێکە وەکو لقی سلێمانی لەوانەیە کەیسی وام لابوو بێ زۆر قورس بووە و لەوانەیە پێیوەست بوو بێ بە کەسێکە باڵادەست بوو بێ بەڵام تا ئێستا هیچ کەسە تەداخلی ئیشەکانی ئێمەی نەکرد و حیزبایەتی ڕاستە وەکو سەیوان خان وتی لە پرسە نەتەوایەتەکانە لە هەڵبژاردنەکانە ئێمە بەڕاستی لە پێشەوەی بەقوتەوە وەکو حیزبیەک و ئینتمایەکی خۆمانمان هەیە بەڵام وەکو مەسلەی ژنان جاروات تحدیشەکەین بۆ نمونونەکە پرۆژەیەک تەقدیمەکەین ئێمە ئەوەمان نییە بڵین دانیشین ئێمە وەکو ڕێکخراوەکان لەوانەیە لەگەڵ ڕێکخراوەکانی ترا کۆبینەوە لەگەڵ ڕێکخراوە NGO-کانە کۆبینەوە کە وەی بتوانین بزین ئەم پرۆژێ تا چەند ئیسفادەیە بۆ مەسەلەکانی ژنان باشە لەبەر ئەوە ئەمە زۆر گرنگی هەیە لای ئێمە و هەروەها ئێمە تەنها لە هەرێمی کوردستانە ئیس بۆ مەسلەی ژنان ناکەین بۆ تەنها ژنی کوردستان و ئەو ژنش چ شتێک بێ ئەمە ژنە مەسیحیە یێزیدیە هەر کەسێکە عارەبە کوردە ئەجنەبیە هەرچیەکە ئێمە وەکو مەسلەی ژن ئیشەکەین هەموو کەیسەکان وەرەگرن و کاری لەسەر هەموو کەیسێ بەلای ئێمەوە تەنانەت ئەو کەیسانەی کە ئێمە وەرمانگرتووە تا ئێستا من عەدەدم ئێستا بە تەئکید لانیە نزیکی 34-35 کەس بەس کەیسی ئەجنەبیمان وەرگرتووە لە ڕێکخراوەکەی خۆمانە چەندەها کەیسی ڕۆژهەڵاتمان وەرگرتووە کەیسی عارەب هی لە جنوب لە بەغاوە تاوەکو بەسڕە زۆرترین کەیسمان هەبووە ئێمە قەت گوێمان ناوەتە ئەوم بڵین وەڵا ئەمە عارەبە هیچ ڕەبتێکی بە ئێمەوە نەخێت بە پێچەوانەوە ئێمە ژنێکە پێویستی بە ئێمەیە پێویستە ئێمە هەتا ئەتوانین چونکە ئێمە ئاڵایەکمان هەڵکردووە ئەم ئاڵایە کاڵین ئێمە پێویستە کە ئێمە هاوکاری ئەو ژنانە بکەیت کە تونتوتیژیان بەرامبەرەکرێ کە ڕوبەڕووی تونتوتیژی ئەبنەوە لە وڵاتەکەی ئێمەیە من ژن خەڵک هەبووە کە خۆی بۆ ئێرە بۆ کاسبی هاتووە بۆی پارە پێیاکە لە وڵاتانی چەند قاڕەی بڕیوە لە قاڕی ئەفریقاوە هاتووە بۆی بۆیشکردن تونتوتیژی بێکرێرم لێرە هەڵمان ناوەتێ نەمانێشتووە بەڵێ نەمانێشتووە کە بەو شێوازە لەبەر ئەوە ئێمە ئامانجەکەمان زۆر گەورەیە بەڵام خەڵک بەڕاستی زۆر بە تەسکی سەیری ئەکا مشکلەکە پێدوانیە ئەوە نییە کە ینی پرسی ژنان پرسیەکە فرەڕەهەندە و پێویستە هەموو کۆمەلگا بەشدار بێتیدا بەڵام ناکرێت چوارچەوەی حیزب و ڕێکخراوەکە ناکرێت بەڕاستی دوای و کۆمەلگاش بەجددی لەوانەیە لە کەیسێکە ڕێکخراوێک ببینێتەوە مەسەن بۆ نمونە ئینسانە چ پیا بێت چ ژن بێ قابلی هەڵەکردنە باشە کۆمەڵی شت هەیە تۆ مەسەلەن ئێمە تەنها لە ڕاستە ئێمە وەکوێکی ژنانی شەکەین بەڵام ئێمە ئەوەشە بیر نەچێ ئێمە بۆ خێزانیش ئیشەکەین ئێمە ئەومە بەستی سەرەکی ئێمەیە یعنی حەزەکەم ئەوە بزانن هەموو تاکێک لەم کۆمەلگایە کە یەکێتی ژنانی کوردستان ڕاستە ئێمە بۆ پرسی مەسلەکانی ژنان کارەکەین بەڵام خێزان لە پێش هەموویەت و لە لای ئێمە چونکە بەڕاستی کە خێزانی هەڵبۆشێتەوە بەڕاستی کۆمەلگاتێکە چێ کە کۆمەلگاتێک چێ ئەو مناڵانە چیان بەسەرێت لەبەر ئەوە یعنی بەڕاستی ئێمە ئەرکەکەمان زۆر قورسە بەڵام خەڵک بەو شێوازە نایبینێت باشە کە کێشەیە دروستە بێ بەڵام ئەو کەسانی کاتی خەڵک ئەزانێت کە تۆ چەند ئەرکەکە و قورسە چەند ئیشەکەت گرانە کاتێک کە ڕێی ئەکەوێتە تۆ کەیتە ناو ڕێکخراوەکەی تۆوە وەکو پیاوێکەیەتە ئەو شوێنە وەکو خێزانێکێتە ئەو شوێنە ئەو کاتە هەستەکات چەند ئەرکەکەی تۆ قورسە تۆ دەستی هاوکاریشی بۆ درێژەکەی ئەو کات بوونی تۆ زەڕوریە بەڵێ بوونی تۆ زەڕورە من جاران سەیرە هەموو جارێکی ژێلم لە هەموو بەرنمەیەەکە جاران کە یەکێ کچێکی نەئەمادیاریان و نەبوویان لە مەکتەبەوە مەسەرەن ئەڕۆشتە شوێنە ئینسانە سەی دەکرد خەڵک جنەی بە ڕێکخراوەکان یاوی ڕێکخراوەکانە ئێستا کە سوکارەکەی بۆ ڕێکخراوەکە ئەڵێ بەستەمەنی ئەوەکەم لە لای ئێوە بێ ئەمە خۆی کەواتە تۆ توانیتە جێدەستی خۆت دیار بێ ئەزانێت کە تۆ کەسێکیت بۆ ئاشتەوایی خێزانی ئیشەکەی بۆ ئاشتەوایی کۆمەلگا ئیشەکەی بۆ گرنگیدان بە مەسەلەکانی ژنان ماوەیەکی زۆر ینی بەجددی هەرچەنە منۆکو علامی ئەو هێرشەم پێ خۆش نەبوو کە لە ماوەکانی ڕابردۆ کرایە سەر ڕێکخراوەکانی ژنان و ڕێکخراوەکانی
ئەوانی کە لە بواری ژنانە کارەکەن چکە بەڕاستی تۆمەتبارەکران بۆی بۆ داڵدەی هەنێک کەسە دەن کە ئەمانە ینی کەیسەکانیان کەسی ئیتر نازانم جۆرێکە لە جۆرەکان کە لە کۆمەلگایە تەقبول ناکری یاخود ئێوە ڕێگا خۆشەکەن بۆ هەندێک جۆر لە بۆ نمونە دابوونەریت کە ئێمە لە کۆمەلگەی کوردەواریە ئەمانە قبول ناکەین. ئەمە هێرشەکان هێرشی ڕەوابوون یا ناڕەوابوون بەڕاستی بۆ سەر ئێوە؟ وەڵای ناڕەواترین هێرش بوو کە ئاکرێتە سەر ئێمە بەجددی. یعنی خۆ کاکەمە لە مەریخێکەوە نەهاتوین ئێمەش لەم کۆمەلگای هەڵقڵاوین ئێمەش کۆمەڵی کولتور و دابوونەری خێزانەکەی هێری خۆمان هەر کۆمەلگا واز دەبێنە هەموو ئینسانێک کە لە خێزانەکەی خۆیتەوە کۆمەڵێت قوسی خۆی لە ناو خێزانەکەی خۆیان پەیڕەوی ئەکا باشە خۆ ئێمە نەهاتوین کە باشە ئینسان قابلی ئەوەیە کە غەڵەت بکە باشە کەیسێ غەڵەتێکەکە کچێک کوڕێک پیاوێک ژنێک ئەمانە هەمووی تایە ئینسانە قابلی غەڵەتە ئەی باشە تۆ ئەگە نەتوانی هاوکاری بکەیت بە دیالۆگ نەتوانی چارەسەری بکەیت پەنای بۆ نەگریت باشە بە کوشتن و بڕین ئەمە ئەکرێت یعنی بەڕاستی خۆ ڕێگەی کوشتن چارەسەرە بۆ ئەم بەسەلەیە ئێمە ئەمانەی خەڵک لەوە تێبگا ئینسان قابلی هەڵەیە ئینسان قابلی ئەوەشە دانیشە بتوانێت مناقەشەی بکە بۆی چارەسەر بکرێ چەنەها کەیسمان هەبوو کە ئێمە نەجاتمان ناوە بەجددی ئەگەر عینەن لەحزە دەستیان کوتیان کوشت بەڵام دوای فترەیە یعنی تەسەور کە سوپاسی ڕێکخراوەکەی کردوتەکە لەو لەحزەیە کە ئێوە هاوکارم بوون لەبەر ئەوە بەڕاستی ئەو هێرشانی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە کرد زۆر ناڕەوایە هەر ئەوەی کۆمنتی یەکەم بەجنێ و دەستی پێ کرد ما باقی ئەوی کەیت لەیلا ناناسێت دەستەکە بەجنێوان یعنی بەجددی ئەمە شتێکی زۆر ناشارستانیە زۆر ناشرینە باشە لە وڵاتە عەرەبیانە من دیقەتی ئەوەیەم چەندمان فەرقە ئەو وڵاتە عەرەبیانە گۆرانی بێژێک کە گۆرانی ئەڵێ یعنی ئەگەر هەچیەک بێ ئەوان بەشان و ماڵی ئاڵێن بەلای لای ئێمە نەخێر وەرە گۆرانی بێژێکیشم بۆ بێنە کە نەوعێک بێ 2000 قسەی ناشرینی پێڵێن یعنی بەجددی بۆچی جینێ و لای ئێمە بەکەواتانی باشە من ئەمە بکەم بە پرسیارێ ئێوە وەکو ڕێکخراوێکی ژنان کە کارەکەن لە بوارەکانی مافی ژنان و نێشتنی بەڕاستی هەندێک خو نەریت کەیتر ناشرینە بۆ کۆمەڵگەکەمان ئێستا ئەو جۆری کە باسیێکی بۆ نمونە مەسەلەی هێرشکردنە سەر ژنان یاخود بابەتێک لە چالاکوانەکانی ژنان یاخود قەزیەکی ژنان تا چەند ئێوە توانی وتانیانی ئەم بابەتانە لە کۆمەلگایە کەمکەنەوە و کاریگەریتان هەبێ بەڕاستی وەکو ڕێکخراوێکی ژنان بەڵێ ئێمە تەبەن ئەم شتانە تەنها بەڕاستی لە ڕێگەی کۆمەڵی سیمینارات و کۆمەڵێ مەسەلەن بەڕاستی لە ئێمە تەوارمانەیە زۆر بابەتی گرنگ و جوان بەڵام ئێستا بەجددی خوێنەرمان نییە مشکلەی ئەومانی خوێنەرمانێت تەنها خوێنەرەکانمان ئەو پارچە ئاسنێ ئەو تۆڕە کۆمەڵایەتیە کە ئیبینێت ئەوش هەموو شتەکان بەڕاستی بە خراپی ئەبینێت ئێمە زۆر بەڕاستی شتەکەین بە تایبەتی ئێمە سەر خوێندنگاکانەوە دەست پێکەین ئێمە لە خوێندنگاکانەوە هەوڵی خۆمانین کەوا بتوانین ئەو خوێندکارانە چی ئەرکی ئەوە چی مافی ئەوە چی بتوانێت بکە شتە ڕاستەکان لە ڕۆ تەندروستێکەوە لە ڕۆ کۆمەڵایەتێکەوە لە ڕۆ قانونیەکەوە ئێمە بەڕاستی سیمینار بۆ ئەماناکەین ئەمە زۆر لای ئێمە گرنگە چکە بەجددی ئێمە خۆمان نزانین دوای خێزان پەروەردە کە ئەمە دووەم شوێنەکەەوە بتوانێت ئینسانی تا دروست بکەیت چکە بەڕاستی ئەو وڵاتانی کە پێش کەوتون لە پەروەردەوە دەستیان پێکردوەواکەری یەکن ئێمە ناتوانین من ناتوانم کابرایەک تەمەنی 75 ساڵە بیان مەسەر ئەو باری کە بڵێم نەخێر ئەمەوانی ئەوە وایە لەوانێ ئەو بەلاڕێتی قەناعەت بنەوەکەی قەناعەت بەڵێ بەڵام ئەتوانم من قەناعەت بنەوەکەی کەم ئەویش بۆ شتانەی کە بەڕاستی شتی جوانە باشە من ئێستا خۆم توێژەرێکی کۆمەڵایەتیم لە مەکتەبەکانە ڕۆژانە چەندەها تەلەبە ئەوێ وازە مەکتەب بێنێ دانیشم بە سەعات بە 2 ساعت قسەی لەگەڵەکەم بەس بۆ ئەوەی واز نێنێت و تووشی کێشە و بەڵای گەورە نەبێت کە سوکاریان تەکلیفەکەن لەبەر ئەوە بەجددی ئێمە تەنها ئێمە نین ئێمە ئێستا ڕێکخراوی ژنانمان زۆرە بە هەموو لایەکمان بتوانین کۆنتترۆلی ئەم وەزع بکەین و لە ئێستاە ئەم گەنجانی کە ئێستاە بتوانین پەروەردەیەکی جوانیان بکەین لەگەڵ خێزانەکانە بە تەنهانە ئێمە و ئەوان بەڕاستی ئەتوانینەوەیکی زۆر باشمان هەبێت دەستخۆش بەدڵنیایەوە خات سێوانیانی مەسلەی خزمەتکردن کە تەنها بەلایەنێک ناکرێت ئەوە ژۆک و یەکێتی ژنانی کوردستان و کوڕێکخراوێکی کۆمەلگەی مەدەنی لە بواری مافەکانی ژنان بەدڵنیایەوە پشتیوانی ینی هەموو لایەکتانەوێ ئێوە پێویستان بە یاساکانەوە پێویستان بە هۆشیارکردنەوەی کۆمەلگایە بە تایبەتێک و خاتو لەیلاڵ ینی پەروەردە و کۆمەلگا ینی مە دوانیشی لێدانە براون تۆ لێوە ئەتوانی کۆمەلگایەکی ینی باش و ینی سەردەمیانە بنیاد بنی یاساکانی کۆمەلگای ئێمە بە تایبەتی لە ماوەکانی ڕابردوو یاسای باری کەسێتی خێزان لە پەرلەمانی کوردستان تا ڕادەیە گفتوگوی لەسەر کرا ئێوەکو ڕێکخراوی یەکێتی ژنان کاریگەریتان هەبوو بۆەوەی کە ئەو یاسایەکی سەردەمیانە بێ لەگەڵ خێزانەکانی ئەم کۆمەلگایی ئێمەدا بۆ ئێستا بگونجێ یاخود نەخێری ئەوش گلەی و گازنتەتان هەبوو لە یاساکە وەکو لەوەی لە پەرلەمان قسەی لەسەر کرا بڵێ خۆی یاساکان و گۆڕینی یاسا یەکێک بۆ لە کار و پرۆژە گرنگەکانی ئێمە هەر لە سەرەتای بڵێ ساڵانی 93 و 94 کە یەکێتی ژنان هاتووەتە ناو شار و کاری کردووە
بەردەوام کاری کردووە لەو یاسایانە هاوڕێ لەگەڵ ڕێکخراوەکانی ترانێک خۆی بەتەنیا کۆمەڵێک ینی گۆڕانکاری و پرۆژە یاسایی بووە لەوانە هەتا بەردەوام بووە تەنانەت بۆ کابینەی یەکەمی حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژە یاسایی یەکێتی ژنان و هەموو ڕێکخراوەکانی ژنان بۆ گۆڕینی قانونەکان برایە بەردەمیان و کاری تیاکرا بە لەلایەن کۆمەڵێ پسپۆڕ و کۆمەڵێ پارێزەر و کۆمەڵێ مافناس و ئەمانەوە کە چاکسازی چ لە قانونەکانی ئەحوالی شخصیە یان قەدەغەکردنی کوشتنی ژنان کە ئەوەی کە بە ناوی شەرەف پارێزەوە دیارە ئەمە هەرمایەوە لە پەرلەمانە هەتا لە ساڵی 2000 لە سەردەستی بەڕێز مامجەلال هەموار کرا ینی بڕیاری لەسەردرا و بوو بە یاسا کە ئەمە دوو یاسای زۆر زۆر گرنگە کە زۆر مێژوویە بۆ مێژووی هەموو ڕێکخراوەکانی ژنان بۆ مێژووی بەرەو پێشچوونی ڕۆژی ژنان لە هەرێمی کوردستانە ئەویش یاسای 1659 بوو 16 چاکسازی کۆمەڵە چاکسازیە لە یاساکانی باری کەسێتی 59 قەدەغەکردنی کوشتنی ژنانە بە ناوی شەرەف پارێزی و بەردەوامیش بێلەوە کۆمەڵێک ئێمە پرۆژەی یاسامان بووە کە هەر بەردەوام لەسەر هەموو ئەو بۆشایانی کە دیارە یاساکانی هەرێمی کوردستان کە هەیە زیاترینی لەسەر یاساکانی عێراقە ئەو یاسانی عێراق بۆ ئێستا گونجاون بۆ ئێستا گونجاو نییە بۆ ئێستا گونجاو نییە بۆیە ئێمە بەردەوام لیژنەی یاساییمان هەیە پیاچوونەوەمان هەیە بۆ هەموو یاساکان لە هەموو بڕگە و بابەتەکان و حتا نەکتەنیا بڵێ یاسای باری کەسێتی یا یاسایە کە تایبەت بێ بە کوشتنی ژنان بەڵکو بۆ هەموو ئەو یاسانەی بۆ یاسایی سزادان بۆ یاسایی جەزایی بۆ هەموو بۆ میرات بۆ هەموو شتەکان ئێمە بەردەوام پرۆژە یاسامانێ پرۆژە یاسایەکانیشمان هەمووی بە نووسراوی ڕسمی گەیانوەتە پەرلەمان هەندێکی خوێندنەوەی بۆ کراوە هەندێکی هەر لە بەردەسایە کە تا ئێستا نەچۆتە بواری هەموارکردن و جێبەجێکردنەوە بەڵام ئێمە هەر بەردەوامین لەوەی کە ینی ڕۆڵتان هەیە کاریگەری خۆشتان هەیە زۆرترینی و تەنانەت ئێمە بۆ دەستوری عێراقیش پێشنیازی تایبەتمان بووە کە بۆ ئەوەی ئەو مافانەی کە تایبەتە بە ژنان بچەسبێ لە دەستوری عێراق کە ئێستا ئەگەر بگەڕێنەوە بۆ سێری پەرلەمانی عێراق ومانە کۆمەڵێک شتەیە کە ئیسا ینی لە هەرێمی کوردستان تێپەڕیوە بەڵام لەوێت ئیستا قسەی لەسەر ئەکرێ ئیستا لەسەری دانیشن لەوانە مەسەلە حەزانی مناڵە لەوانە مەسلەی کوشتنی شەرەف پارێزیە کۆمەڵی لەم شتانەیە کە لە ئیستا لەوێ قسەی لەسەرەکەن و نەشگەیشتونە نەتیجە چونکە دژایەتی زۆر ئەکرێت ئەو گۆڕانکاری لە یاساکانە بەڵام ئەمەی کوردستان ئەڕواتە پێ ئێستا کۆمەڵێک یاسا هەیە کە ئێمە بە نووسراوی ڕسمی گەیانومانێتە پەرلەمان و سەرۆکایەتی حکوومەتی هەرێم بەڵام لەلایەکی تریشۆ ئەگەر بڵێن ئێمە یاسا پاڵپشتێکی زۆر زۆر بەهێزە بەڵام تەنیا یاسا بەس نییە بۆ ئەوەی کۆمەڵ بگۆڕێ ئەبێ هاوڕێ بە هاوتەریب لەگەڵ یاسا ڕێنمایی کۆمەڵایەتی هەبێ ڕۆژنبیری ئەم ڕێنمایی و هۆشیاری و ئەم ڕۆشنبیری و ڕێنماییە بەڕاستی ڕاستە ڕێکخرا بەڵام ڕێکخراو هەرچیەک ئەکا ئەو توانایە نییە کە بڵێ ئەتوانێ هەموو هەم تعبێ هەمووی بکات هەمووی بگرێتە دەست بۆیە ئەمە پێویستە لە ئایندا یعنی ئەو پرۆسەیە بێ کە بە حکوومەت بودجەی تایبەتی بۆ دانیلا ژەڵێ مەسلەی پەروەردە و فێرکردنە بێ لێوە دەست پێ مەسلەی پەروەردە و فێرکردنە مەسلەی ڕێنمای کۆمەڵایەتیە مەسلەی کە هێزی کارە مەسلەی ئەمانەیە هەمووی کە ئەبێ زۆر ئیشی لەسەر بکرێت و زۆر بەردەوامی بۆ ئەوەی چونکە ڕێکخراوێک ئەو دەسەڵاتی نییە بڵێ من ئەتوانم ڕەنگە ڕێکخراو بتوانێت پرۆژەیەک تەقدیم بکە ڕێکخراو بتوانێت کارێک بکە بۆ کۆمەڵێکی دیار بەڵام ئەو کارە ئەبێ ڕێکخراو ئەو ئێمەش و هەموو ڕێکخراوەکانی تریش ئەو فشارە بەهێزە بین کە بتوانین حکوومەت ئەو پرۆسەیە دابنێت بە حکوومەت و هەموو لایەنە پەیوەندیدارەکانی تر دەستگا کۆمەڵایەتیەکانی تریش کە هەوڵ بدەن بە هەمومانۆ گۆڕانکاریە بکەین بۆی ئەم کۆمەڵەمان سەردەمیانەتر پەروەردە ببێ و بە
بیرێکی نەتەوەیی و شارستانیانە دەست خۆش خات و سێوان خات و لەیلانی مەسلەی ئەوەی کە بۆ نمونە ئەوەی یاساکان یاسای کۆن هەیە ئەو تا فەرمو لە پەرلەمانە هەموارەکرێتەوە بە پێی خواستی زۆربەی ڕێکخراوەکان و بە تایبەتی ئەوانی کە باز لە مافەکانی ژنان ژن کوشتن هەروەها پەروەردەی خێزان یاسای باری کەسێتیەکەن بەڵام سەرڕای ئەوەی کە ئەم یاسایانە هەیە سەرڕای ئەوەی کە دادگاکانیشمان ئەکتیڤن و تا سەرڕای ئەوەی کە ئێوەش وەکو ڕێکخراوەکانی ژنان لەم بوارەیە کارەکەن بەڵام دەبینین ینی ئامارەکانی تاوان و ژن کوشتن لە هەرێمی کوردستانە میشە لە هەڵکشانایە کەواتە ینی چیمان کرد هیچمان کرد ئێمە کاریگەریمان نەبوو هۆکارەکەی ئەوەیە ناڵین کاریگەریمان نەبوو کاریگەریمان هەبووە ڕاستە بەڕاستی ئێمەش و ڕێکخراوەکانی ژنان ڕازینین لە مۆزعە ڕازینین لەوەی کە توندوتیژی ژنان زۆر ڕۆژ بە ڕۆژ بەرەو هەڵکشانە ڕۆژ بە ڕۆژ کوشتنی ژنان ئەبینین لەم لاو لەولا کوشتنی ژنان زۆرە بێ بەڕاستی ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە یاساکانی ئێمە تا ئێستا زۆر بە توندی مامەڵە لەگەڵ ئەو کەیسانە ناکرێت ئەمەیەکە لە هۆکارەکان یاساکان یا دادگاکان مەبەستە دادگاکانیش کەم تەرخەم بوون بەڵێ دادگاکان و بەڕاستی یعنی تا ئێستا ینی با ئەمە بڵێن هەر شوێنە بە ئیجتیهادی خۆی ئەگەر ئیش بکات ئەمە زۆر خراپە باشە دوایەوە چەنەها بکوش هەیە تا ئێستا لە ناو شارەکانە لەم شارە ناتوانێت بۆی بلوێ لە شارێکی کە ئەسۆڕێتەوە یعنی بەڕاستی ئەمانە هەمووی خەلە لە ڕاستە بەڕاستی ئاسایش و ئەمانەکاری زۆر باش ئەکەن بەڕاستی زوو ئەگەر بیانێ کەیسەکە بگرن بەڵام زۆر کەیسیشمان هەیە بەڕاستی سیرەکەی قوتارە بێ لە مەسەلەکە و بۆی دەرەچێت و بە شێوازە لە شێوازەکە نەجاتی ئەبێ لە مەسەلەکە ئەمە ئەوەیە بەڵام ئەگەر زۆر بەجددی کار لەسەر ئەوە بکرێ کە مەسلەی هەر کەسێک کە ژنێکی کوشت زۆر بەجددی ئەو لەبەر دەمی کۆمەلگا هەر هەموویە ئەو عقوبەی کە بووی دائەندێ ڕسوا بکرێ ئەو کەسە من پێم وایە ئەمانە بەم شێوازە نابێ قانونەکە زۆر ئەبێ زیاتر کاری لەسەر بکرێ ئێمە زۆر بەڕاستی پرۆژه یاسامان هەیە لە پەرلەمانە کە زۆر گرنگە بۆ کۆمەلگا ئەسڵ هەر سەیریشیان نەکردووە ئەسڵ لەوانەیە ئێستا تۆز هەر خواردبیشێتی نیان کردو بەجددی بڵێ تۆ لە پەرلەمانەوە ئەبێت و ئەم بڕیارانە کە قسە لەسەر ئەمانە بکرێ زۆری پەرلەمانتارەکان لەوانەیە هەر لەگەڵ ئەو ڕەئانە بن کە ڕێکخراوەکانیش ئەیەن بەجددی پەرلەمان ڕاوێشتان پێیەکەن پرسوڕاتان پێکەن لەو یاسایانە نەخێر مەگەر ئەگەر پرۆژەکەی خۆ بێ مەگەر پرۆژەکە گەر تۆ تەقدیمە کرده بێ گینا مەسەلەی ئەوەی کە بێڕێژ بە تۆ بکە ئەسڵ خۆی پەرلەمان مەفروزە تۆ بۆچی ئەم هەموو ژنە ئەنیتە ناو پەرلەمانەوە بۆی کە بتوانێت ئەم ژانە بێن لەگەڵ ڕێکخراوەکانە دانیشن چ پەرلەمانتاری هاتوۆتە ناو ڕێکخراوەکانەوە دانیشە بڵێ ئەرێ وەرن من لیژنەی ژنانم بزانم ئێوە چیتان هەیە لیژنەی ژنانەکە بێ ئێوە چون خۆتان ئێمە چەند جار بۆ چەند پرۆژە چوین ئەو پرۆژانی کە خۆمان تەقدیممان کردو و بەڵێ پرۆژەمان هەبووە تەقدیمیشمان کردووە و ئەو پرۆژانە تا ئێستا خوێندنەوەی بۆ نەکراوە بەڵام هەر لەوەیان کە بەردەوام لەگەڵی ئەبین بۆی کە بتوانێت خوێندنەوەی بۆ بکرێ گۆڕانکاری بکرێ چکە بەجددی ئەمانە خۆی گۆڕانکاری ڕوئە لە ناو کۆمەلگایە ئەگەر تۆ یاساکانت گۆڕانکاری تیان نێبێت ناکرێ لەو بینەی پێشوە ئاگاتان لێبوو کە لە عێراق ویستیان کە مناڵ لە تەمەنی 12 ساڵ و نازام بەڵێ بە سوودانی مناڵ تەمەنەکەی بەڵێ ئێمە لێرە کردمان بەفەرتەنە دوایەوە حەزانەی تەبعاً تەئسیرمان چۆن نییە دوایە حەزانەی مناڵ کە بگەڕێتەوە بۆ باوک نابێت لای دایک بێت ئەمانە هەمووی ئێمە لێرەوە کە لە عێراقی ژەکرێ ئێمە دەنگ بەرزەکەینەوە کە ئەمە هەمووی لە ئیسفادەی خێزانە لە ئیسفادەی ژنە لە ئیسفادەی کۆمەلگایە چکە ئەو مناڵێکە لە پەروەردەی لە لای دایکە فەرقیە لە لای باوک بێ چکە بەجددی جیاوازەکە جیاوازە ئەو پەیوەندی لە بینی دایک و مناڵە هەیە بۆ هەموو شتێکە دایک و مناڵێک هەیە لەگەڵ باوک و مناڵێک لەوانەیە کەمتر بێ چکە ناتوانێ بکە لەسەر ببورێت قسەکەش پێڕۆ لەسەر ئەو مەسەلەی بۆ نمونە مافەکانی ژن و هەروەها مناڵ کە حەزانەکەی لای چێ بێت ئێوەکو یەکێتی ژنانی کوردستان پێم وابێت چەند شێڵتەرێک و چەند لانەیەکتان هەیە بۆ ئەم مەسەلەیە کاریگەریتان هەبوو توانیتانە داڵدەی خەڵک بن توانیتانە دایک و منداڵ بەیەک بگێنن دوایەوە کە چەند ساڵێکی تریان نەبینیەوە حەزەکەم وڵی لەوە بەڵێ وڵا ئێمە جیژوانی خێزانیمان هەیە بەڕاستی ئێمە لێرۆ گلەی لە حکوومەتەکەم باز زۆر باش لەبەرەوەی ئێمە گەورەترین ئەرکی قورسمان لەسەر حکوومەت کەم کردوەوە کە جێژوانی خێزانیە باشە کە لە دایری تەنفیزەوە کە لە قەراری دادگا هەموو حاکمە بەڕێزەکان ئەزانن کە ئەو کەیسانی کە ئەینێرن بۆ یەکێتی ژنان ئەینێرن بۆ ئێمە لە ڕێگەی تەنفیزەوە بە قەرارێکی حاکم دادگا ئێمە وەریەگرین باوەڕم پێ بکات تا ئێستا نە لێمانە پرسنەوە بڵێن چۆن ئەمانە ئێوە ئیدانیانەکەن چۆن ئەمە قسەیان لەگەڵەکەن چۆن ئەمانە ڕێگەخەن ئەمانە شەڕەکەن ئەمانە دایمەن مشکلیان هەیە خۆم کەسانی کە هێنە لای ئێمە کەسێکی ئاسایی نین دوو کەسن کە لە شەڕ و ئاژاوەیەکی گەورە هاتوونەتە لای ئێمە دوو کەسن کە ئەم مناڵیان ڕاکێشاوە بە هەردوولایان خەریکە پەل و باڵی هەموو لێ ئەکەنەوە اینجا تۆ ئەم دوو کەسە بتوانە تۆ هادیئی کەرەوە بتوانە لێرە بە ئاهادی ئەم مناڵە ببینێت عددێکی زۆر نزیکی 1000
بەهینەکەم 1000 زیاتر ئێمە مناڵمان لایە باشە ئەم مناڵانە ئێمە ئەو ساڵە هینێکمان کرد پرۆژێکمان تەقدیم کرد بۆ ئەوەی کە بتوانین دایک و باوکەکان هەردوو لایەن ئیسفادە لە مناڵەکەن بکرێ بە 24 کاتژمێر بە خۆشحاڵیەوە توانیمان ئیسفادە لەمە بکەین و 24 کاتژمێر هەندێک مناڵمانێ زۆربەی منداڵەکانمان ئێستا بەری سەعات 9 بەیانی ئەمڕۆ کە جمعە باش 9 بەیانی شەممە ئەیێنێتەوە باوکەکە بۆی بتوانێت ئیشباع بێ لەو مناڵە ئەمە کۆمەڵێکمان لەمە کەم کردوێتەوە توانیمانە ئەم پرۆژێ سەری گرت و بەڵێ زۆر گرنگە هەمانە 2 سەعاتە ئەمانە 3 سەعاتە باوەڕ هەبێت لە کەربەلا و بەسرە و جنوبەوە کەیسمان بۆیت کە لێرە باوکەکە لەوێ وەیە دێرە مناڵەکە بینێت مناڵەتان لەمە چێ ینی پاڵپشتیتانەکە چی خزمەتیان پاڵپشتیمان ناکە یەکێتی ژنان خۆی خودی خۆی کۆمەڵە توێژەری داناوە پارێزەری داناوە خۆشم سەرپەرشتی ئەەکەم و سەیوان خان و من و کافی خان و بە هەمومان یعنی ڕۆژانە تووشی چەنەها کێشە و مەشاکی لە بینەوە بەڵام ئێمە چونکە ئەمەنە بە سەبرین ئیشەکەمان گرودەست نامانەیە لەو ئیشاکە کارێکی وا بکەین کە ئەو خەڵکە لێمان ڕازی نەبێ وەرە هات چەنەها کەیسی شەوە بەڕاستی ڕێکمان خستونەتەوە باشە لیلا خان بەدەر لە معنەوی ئێمادیش پێویستی بە هاوکاری ئەمە یعنی پێویستی پێێتی بەڵام یعنی بەچی ئەڵێ یعنی خۆ ئێمە چەند جار ینی قسەمان لەسەر ئەم بابەتانە کردووە وتمانە ئەمە مەجموعەیە توێژەرمان بۆ بنێن بە تەنسیب ئەخ تۆ ئەگەر مەجموعەیە توێژەر لە وەزارەت ئێمە پێویستمان وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە پێویستمان وەزارەتی ناوخۆیە خۆمان هەستاین کتابمان کردووە بۆ پۆلیس بۆ حرەسیات بۆی 104مان بۆ بنێرێ چکە بەردەوام شەڕ و ئاژاوە دروستە بێت و بۆی 104 ئاگادار بێ چی ئاگای لەمانێ ئەمانە خۆمان هەموو خۆمان بینی خۆمانەکەین و جاری واشە بەڕاستی هەموو کێشا بێ لەسەر شانی خۆمان و ئەگەر خوا نەخواسە هەڵەیەکیش بکەین لەوانەیە سبینێ بڵێن هەڵەتان کردووە بەڵام ئەی کواش کرد و تەقدیرەکەتان کوا سوپاسەکانتان کوانێ دەستخۆشیەکەتان ڕێکخراوێک ئاوا گەورەترین لە هەموو شارەکانی کوردستان لە هەولێریشەوە بە سلێمانیە کە جێژوانی خێزانی یەکێتی ژنان گرتوێتی خۆی و کە ئەو هەموو کەیسە ئەبینێت و هەندێک جار لەگەڵ ئەوە شاکەیسەکان هەر ڕازی نین بۆ لە بەرێڵی مناڵەکەم شوێنی یاری نیە لە ئابەی نیە ئەمەی نیە ئەوەی نییە خۆڕەوانەی ڕاستی شکات بەڵام ئێوە ئێمە توانیمانە خزمەتمان کردوون شەڵتەریشمان هەبووە بەڕاستی لانەی ئارام ئێستش هەمانە بەڵام بەڵێ ئارهەڵشیان لەسەر زۆرترین کەیسمان چارەسەر کردووە و بەردەوامیشین کەیسەکانمان ئەیبینین ڕۆژانە و هینانەکەین ئەگەر زانیمان زۆر زەڕورە تەنسیقمان هەیە لەگەڵ شەرتەری حکوومەتانێدینەوەی و خۆمان چارەسەریەکەین دەستخۆش خات سێوان بۆ مەسلەی کار و پرۆژەی داهاتوتان و ئەکتیڤ بوونەوەتان لە ساڵی نوێی ساڵیادەکەتانە بەتەمان چی بکەن بەڕاستی ئەو پرۆژە و ئەو کارانەی کە لە داهاتووە بەتەمان لە پێناو خزمەتکردنی زیاتری کۆمەڵگە لێشەوە ژنان لێشەوە خێزان چیتان بەدەستەوە بەڕاستی بڵێ دیارە ئیستا ینی سەردەمەکەیش ڕەنگە تۆزێ گۆڕان و بە پەلەتر بڕوا بڕێەوە ئێمە پێویستمانە بەوەی بڕیارمانە کە زیاتر پرۆژەکانی هوشیاری و ڕێنمایی بەهۆی ئامێرە تەکنۆلۆژیەکانەوە زیاتر بکەین بەهۆی سایتۆ بەهۆی فیلمۆ تەنانەت بەهۆی ئەو شتانەوە کە بیگەێنین و بڕوامان وایە کە ئەم پێشکەوتنە تەکنۆلۆژیە زۆر دەوری هەیە پێتان وایە پەیامەکەتان ئەگەر لێوە ئەبێ لەوێوە بگە هەوڵ بدەین کە لەوێوە بیگەێنین چونکە سەردەمی ئەو تەکنۆلۆژیایە ئیستا ئەو خۆشی بە دوو شێوەیە بە دوو بارە هەم بە زۆر خراپ خەڵک بەکارێنێ و زۆر بە باشیش بەکارێهێنی جا ئێمە ئامادە بین بۆ ئەوەی بە باشەکەیان وەها بکەین کە زیاترین ڕۆشنبیری بڵاو بکەین و زیاترین پەیامی خۆمان بگەێنین جگەلەوەی کارەکانی ترمان کە هەر بەردەوامەوەکو ئەمانەی کە هەیە ئەمانش ئەمانەوێت بگۆڕین تەکنەلۆژیای بۆ ئێوە فراهەمە بێت ئەتوانن ینی دەستان پێ بگا لە ڕووی مادی و پاری بەڕاستی بەتەکید ئێمە ئێستا کێشەیەکی زۆر گەورەمان هەیە لە ڕووی مادیوە و لە ڕووی بوونی ستافی پسپۆڕۆ چونکە ئەوە پێویستی بە خەڵکانێکە کە لەوە زیاتر یعنی زۆر دەورەیان بینی بێ زۆر فێر بوو بن کە چۆن ئەزمونێکی باشیان هەبێ بەڵام ئێمە بەردەوامین لەوەی کە هەوڵ بدەین ئەوانە پیاکەین جگە لەوەی ئێمە پیاچوونەوە ئەەکەین بۆ هەموو ئەو بەرنامانەی کە هەم کردومانە چەند ساڵە کە لەسەری ڕۆشتین چ بەرنامە کۆمەڵایەتیەکان چ بەرنامە تەندروستیەکان چ بەرنامەی ڕاگەاندنەکانمان بۆ ئەوەی بەرنامەتان هەبوو لە کەناڵەکان بۆ ئەوەی بە شێوازێکی تازە شێوازێکی نوێگەری کە بۆ ئەم سەردەمە بە عەسریانە بۆ ئەم سەردەمە
بگونجێ ڕاستە ئێمە بەرنمەکانمان هەبوو جەریدەکانیشمان هەبوو بەرنامەی هەفتانە و چەند جۆر بەرنامەمان هەبووە بەڵام لە کاتی خۆیان زۆر کاریان کردووە زۆر عەسری بوون بەڵام ئێمە ئیسا ئەمانوێت کە ڕاگەیاندنەکەمان کە جەریدەکەمان یا کە گۆوارەکەمان کە دەرئەچێتەوە بە شێوەیەک بێ کە بۆ ئەم سەردەم پێویستە مەیدانیانەش کار بکەن بەڕاستی مەیدانیانش کار ئەبێ بکرێت ئەبێ بگاتە کۆمەڵ ئەبێتەوە ڕێگایەک بدۆزیتەوە ئەو پەیامەیت هەیە بگاتە کۆمەڵ ئایا لە ڕێگای ڕاگەیاندنەوە بێ یا بگەڕیت بە دوایی ڕێگایەکی ترا کە بۆ هەندێک شوێن باشتر بێت من کاتمۆنە نەماوەێ دوپامی خاتوسەیوان بزانم لە ساڵیا دەکاتانە فەرم زۆر سپاس وڵات دوا پەیامی من ئەوەیە کە ئیستا سەردەمی وەکووتمان سەردەمی 2022 ئیتر سەردەمی کاری ژنانە سەردەمی هێنانەدی مافەکانی ژنانە نەکرد لە کوردستانە لە هەموو دنیا بە هیوام غەدر نابێت لە پیاو بکەن هەرگیز ئێمە بەو لەو بڕوایان کە کەسانی یەکسانی خواز زۆر ضرورە ئەگەر پیاو بێ ئەگەر ژن بێت لەوانەیە ژنیش ببێت دژی هەر بزوتنەوەی ژنانێک بێت بەڵام لەوانەیە پیاویش ببێ زۆر هاوکاری بزوتنەوەکە بێ بۆ ئەوەشمان ئیسا ئێمە توانین ژنژیان ئازادی کە ئیسا بۆ ئێمەش کە ئەڵێن ژن خەبات ژیان کە تقریبان خەریکە هەموو جیهان ئەگرێتەوە کە هەموو کەسێک ئەگرێتەوە بە هیوام ساڵی داهاتوو زیاتر ئەو ئامانجەمان هات دەسەکانی خۆش خات سێوان خات و لەیلا دوپامی بەڕێزی شەحەزەکەم بزانم و دوای ئەوەش بەیانی هەینیە پێما بە چالاکی شتان نیە خستانتە ڕۆژی شەمە بۆ ساڵیا دەگەتە فەرمو دوپامی خۆ هیوادارم کەەوە ئەو ئامانجانی کە تا ئێستا نەهاتۆتە دی ئەو داخوازانی کە بۆ مەسلەکانی ژنان ڕێکخراوەکان نەمانتوانێت تا ئێستا دەستەبەری بکەین هیوادارم لەمە دووە بتوانین سەرجەم ڕێکخراوەکان چۆن ئەو کەمپینی کە کردمان هەفتەیەک هەموو ڕێکخراوەکان زۆر دەستە جەمعی زۆر خۆش و بەجددی هیوادارم کەوا بتوانین دەستە جەمعی بۆ هەموو بڕیارێک کە بمانوێ گۆڕانکاری تیا بکەین دەستە جەمعی کاری لەسەر بکەین من پێم وایە گۆڕانکاریی زۆر باشەکەین زۆر سپاس بۆ خات و لەیلا عەبدوڵڵا لێپرساوی لە خستەیمانی چێتی ژنان سپاس دەکەم بەرە سپاس بۆ خات و سێوان ڕۆستەم ئەندامی سکرتاریەتی چێتی ژنان کە لە ستۆدیۆ لەگەڵ ما بوون لە بەرنامەی پانۆراما دووبارە سپاستانەکەم بەخێر بەسەر چاوان وەڵە بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرایەوە ژەمیشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ